سەبارەت بە ساڕۆژی کیمیابارانی سەردەشت گرفتەکانی بەرکەوتوانی چەکی کیمیایی و داواکانیان چییە؟ گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دڵشاد خزری چارەکانی مافی مرۆڤ بە سکایپ لە فرانکفۆرتەوە لەگەڵماندا. بەڕێز دڵشاد ساڵتان لێبێت تۆم کاتتان باش. 36 ساڵ تێپەڕیەوە بەسەر کیمیابارانی سەردەشت و ئێوەش خۆشتان خەڵکی سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستانن. ئالم ساتە گیر و گرفتەکانی بەرکەوتوانی چەکی کیمیایی سەردەشت چین؟ ئەو کاتەوە کاتێکی ئەوە باش دیارە من لە بێرلینی پێتەختی ئەڵمانیام دوای 36 ساڵ هەروەکو یەکەم ڕۆژ بێت کە ئەو کارە بەداخەوە ئەوەی کە پێویستە سەرەتا ئاماری بەرکەوتوان و قوربانیان و زامدارانی بۆمبارانی شیمیایی سەردەشتێ بەو ئاستەی کە پێویستە وەرنەگیراوە. هەرو کاتە کە ڕاگەیاندراوە زیاتر لە 8500 کەس بەرکەوتەیە، بەڵام ڕێژەیەکی زۆر زۆر کەمتر لەو ئامارەی کە ڕاگەیاندرا بوو ئەو کاتە توانیویانە بگەنە ئاستی 25% ئەو مافەکە ئیدارە پەیوەندیدارەکانی سوزان بۆ کوشتێک کە پێی دەڵێن بنیادی شەهید یان ئیدارەی جانبازان یا ئیدارەی کەمەندامان ئەو مافەت نەگەیشتۆتە 1500 کەس یان لە دەوروبەری 1500 کەسە، یعنی لەو چەند هەزار کەسەی کە بەرکەوتە بووە تەنیا ئەوەن دەتوانیویانە. بەڵام لە ئەوانەشدا ئەمە ئامارێکی 25%مان هەیە، کاتێک دەڵێن کەسێک 25% جەستەی بەرکەوتەیە، ئەوەندەش ناگەنە ئەو ئاستە لە دەرمان و پێڕاگەیشتنە پزیشکەکان بەداخەوە. یعنی دووبارە دەڵێم هەروەکو ڕۆژی یەکەم کە ئەو کارە ساتە لە سەردەشت قەوماوە، ئێستاش کە ئێستایان نەدەنگی ئەوانە پزیشکیاوەکو گوێگرتن لە زان و برینەکانیان نەگەیشتوتە شوێنی خۆی. باشە، هەروێ دەمێ دەسەڵاتدارین ئیرانی سەردەشت وەکە شارێکی کیمیا بارانکری ناسان وەکە هێروشیمایە. لێبووچی تەنێ دلیستاک و بەوێچێکی کیمیا بارانیە قەدەغەکیری لەسەر ئاستێ ناودەوڵەتی بریندار بوونە بگرانی یان ژی مامناوەند بووچی تەنێ 1500 کەس هاتنە تۆمارکردن. سەبەب چییە؟ بەباوەڕێ من ئەو ئیران زامدار و قوربانیان بۆمبەبارانی شیمیایی سەردەشتێ وەکە کارتێک، ینی وەختێکە پرسکرێک چ دەبە دبێژە ینی وڵاتین ئەوروپا و ئەمریکا وڵاتین ڕۆژاوای دبێژە هون بۆمبەبارانکردنە هون بۆم فرۆتنە سەدام حوسێن و تشتان. یعنی ئیران بخۆ ناخوازە ژێنۆساید و کۆمکوژیە کوردان لە ڕۆژهەڵاتی کوردستانێ ئاسکردن ئەو پرسکرێکی گەلێک مەزنە وەختێکی کو کەسێن کو زامدارن کو قوربانین کو بریندارن وەختێکە بەحسێ زام و کول و دەردی خوان دکەن وەختێکە دبێژن چارەسەری پزیشکی نەهاتەکردن دبێژن ئەگەر هونجی وسا ببێژن تشتێن کو وەکە تشتن دەرمان دانەوە ئەژی وە دەستێنن. یعنی بە باوەڕیە من تشتێک و ئیران ناخوازە هەبە بر ژنۆسایدکردن یا قوربانیکردن و کوشتنی کوردانە و ناخوازە دنیا لە دەنگبدان هەبە چاوە تشتێکی نەتەوەیە نە تشتێک چارچێوە و ئیرانێدا هەبە ئەو تشتێکی کوردستانیە ناخوازە دەنگی کووردا یە ڕۆژهەڵاتی کوردستانی وەکە نەتەوە وەکە گەلێن کۆمەڵ کوشتکری یا گەلێن کو ژنۆسایدکردنە دەنگبدان هەبە. بەڵێ وەکو تۆش باسی کرد و ئەوەشی کە هەیە دەوترێت بەشێکی زۆر لە بەرکەوتەی چەکی کیمیایی تاکو ئێستا بە بەرکەوتەی چەکی کیمیایی ناویان تۆمار نەکراوە. هۆکار چییە بۆ بەم شێوەیە مامەڵان لەگەڵاکرێت؟ بە باوەڕ من یەک دانە هۆکارێکی سەرەکی ئەوەیە کە کاتێک کە کەسانێکی زۆر لە شوێنی کۆکو سەردەشت ئەم ساڵ 16مین لێژنەی پزیشکی کە لە 2003ەوە ئێرانی دەینێرە بۆ سەردە 16مین لێژنەکە گەیشتۆتە بۆ ئەوی بۆ نمونە هەر لە چەند ڕۆژەوە زیاتر لە 13000 کەس نێونووسی کرد، هەر خۆیان ئاستی نێونووسەکان ڕاگرت. بە باوەڕی من ئەو کۆمەڵیە کە لە وەرگرتنی مافی قوربانیان و زامدارانی بۆمبارانی شیمیایی سەردەشت لەلایەن کاربدەستانی حکوومەتی ئێرانیەوە دەکرێت، یعنی کارێک دەکەن کە هەرچی پێداویستی و پوڵ و سەرمایەکە کە بڕیارە بدرێت بۆ قوربانیانە یا دەنگدانەوەیەکی هەبێت بەرپرسان بخوان هەڵی دەگرن. لەلایەکی ترەوە ئەمە ئەوە بزانین کە سەردەشت لە پارێزگای ورمێدا لە سیستێمێکدا کە دوودانە حکوومەت بوونی هەیە.
حکومەتی ئێرانی پارسیە و حکومەتی ئێرانی ئازەریە، یعنی بەرپرسانی ئەو پارێزگایە بەداخەوە کە بخۆیان ئازەرین نەتەنیا کارەساتی بۆمبارانی شیمیایی سەردەشتێ بەلایەنەوە بەڵکو لە حەچی سەرپۆشدانانێکی زیاتر و شاردنەوەیەکی زیاتر لەوەدا بەداخەوە هاوکار و نایان هەیە وەکو کورد لەو پارێزگایە بڵێن ژنۆسایدێک بەسەر کورد هاتەوە، چونکە هەرچی نێوی کورد جا چ بە ژنۆساید بێت چ بە شتگەلێکی باش بێت هەرچی نێوی کورد بەرز بێتەوە بۆ دەنگدانەوە و ڕنگدانەوە و ناسینی زیاتری کورد لەو پارێزگایە توانی کاریگەری هەیە لەبەرەوە سەرکۆشی لەسەردادنێن سیستێمێکی حکومەتی لە پارێزگای بەداخەوەبوونی هەیە کە بە هەردوو ji du aliyan haşayî têtekirin, ji du aliyan hewla veşartina rastiyê dihête dan, hewa weke çalakvanên mafên mirovî ku hûn jî ji serdeştê ne, li ser rastê navdewletî hewa çi pêngavek havêtiye heta ku kîmyabarana serdeşt weke cînosaydeke navdewletî dan pêdan pê bihêtekirin û aliyên ku destê de hebûyî bi awayek ji awayan bihêne sizadan roberûyî dadgehê bibin, qerebûya qurbaniyan bihêtekirin. Hewa çi kiriye? لە ڕاستیدا ئەو هەوڵەی کە چالاکانی مەدەنی لە سەردەشت و شارەکانی دەوروبەری ڕۆژهەڵاتی کوردستان لەم چەند ساڵی ڕابردوو کردویانە بە جۆرێک لە جۆرەکان توانیوێتی تاڕادەیەک دەنگدانەوەیەکی هەبێت، بەڵام بەداخەوە تا ئێستا ئەمە نەمانتوانیەوە وەکو دەنگدانەوەیەکی نێونەتەوەی ئەو شتە لە سەردەشت و لە ڕۆژهەڵاتی کوردستان بە دەرەوە نیشان بدەین نەگەوت کە نەمانتوانێت بۆ شێ، بەڵام بۆ نمونە ئەنجومەنی داکۆکیکار لە مافی زامداران و قوربانیانی بۆمبارانی شیمیایی بۆ نمونە بەشێکە لە ڕێکخراوی OPCW یان لە ڕێکخراوی نەهێشتنی چەکی کیمیایی لە جیهاندا کە هەموو ساڵێ بەشدار بە شێوەیە یا بەیانیەک دەدات بە شێوازێکی تر، بەڵام ئەوە پێێتی کە وەکو ئەنجومەن دەتوانین ئەو کارە بکەین. بە باوەڕی من سەرەتا ڕێکخستنی ئەنجومەنێکی سربەخۆی کوردی کە نەکتەنیا ئەوکو باسی هەڵەبجە باسی ڕۆژاوای کوردستان باس شارەکانی تر ڕۆژهەڵاتی کوردستان کە وەکو نۆتشە و زەردە و مەریوان شارانی تر کە بۆمباران کراون ڕێکخراوێکی سربەخۆی کوردی ئەگەربوونی هەبێ بتوانێت تەنیا لەسەر ئەو بابەتەیە کارکە کە بۆمبارانی شیمیایی ئیدانە بکرێت و هاوکات و وەکو ژێنۆسایدێک بۆ نەتەوەی کورد بناسێ باوەڕم دەکرێت ئەو کاتە دەنگی خۆمان بگەێنین بە سەرۆکوەزیرەکان بە پەرلەمانە گەورەکانی ئەوروپا سوزانم بە پەرلەمانە نێوبانگەکانی دنیا و ئەمریکا و هەموو وڵاتانی تر، بەڵام تا ئێستا وەکو بەشداری لە ڕێکخراوی OPCW یان ئەو چالاکیانەی کە وەکو خۆپیشاندان دامەزانی پێشانگا یان نووسینی ئیمەیل بۆ شوێنگەلێکی پەیوەندیدارم بەو بابەتە تا ئێستا و کارانە کراون، بەڵام ئەوەی کە ڕاستیە ئێمە دەزانین کە لامان لێ ناگرن، بەڵام بۆ خۆمان دەبێت وەکو ئەرێک وەکو کۆمەلگای مەدەنی وەکو کۆمەلگای مافی مرۆڤی کوردستان کارێکی وا بکەین بۆ گەیاندنی دەنگی ئەو زامدارانە بۆ ناساندنی ژنۆسایدی بۆمبار. باشە دیارە دەرەنجامێ شەڕێ ئیران و عێراقی 8 ساڵی کورد هەم لە ڕۆژهەڵاتی کوردستانی هەمژی لە باشووری کوردستانی بوونە قوربانەیە چەکێن کیمیایی. بڕائیاتە بۆچی ئەوە بزانابوون هاتەکردن چربوونە شارتون دیا شار ئینا سەر سنووران، یعنی دکاری بێژی ئەوە بزانابوون بوو؟ ئەس باوەرم ئارمانجا داگیرکە لە هەر چار ئالیەن کوردستانێ ئارمانجا داگیرکەران کوشتنێکانە بە باوەریە من وەکە چالاگوانێک وەکو کەسێک و لە ڕۆژهەڵاتی کوردستانە مەزم بووم و ئەمرێ من لەور دەرباز بێنی تەمەنە من لە ڕۆژهەڵاتی کوردستانێ بە باوەریە من تشتێکی بێ زانابوون یەکەران نایە سەر کورد نەهاژی میناکی ژینگە و سروش و ئەوتاندن و ئاژەڵە کوردستانان دێن کوشتن ئەو وەکە میناکێس دەبێژم سەر مرۆڤانجی وسایە بە باوەریە من ئەو تشت تەنێ کورد کوژیە وەختێکی دخوازن وەختێکیش کورد کوژی دەکەن دخوازن دەنگی کوردان بلند نەبە و کەس دەنگی کوردان نەبیستە، یعنی ئەو تشت بە باوەریە من بەزانابوون هاتەکردن و گەلێک کەس وسا گەلێک کورد لە هەر چەند ئالیە کوردستانی لە هەر تشتێکی دەکەن کوردن ئەوەیە من گەلێک تشت هەنێک و ئەس باوەرم دا ینی زەلال دەبە و کورد دزانە و چاوە بزانابوون کورد هاتنە کوشتن بە باوەڕێ من هەر تشت سەرژادی کوردان بزانابوون چ دەبە. بەڵێ بەڕێز دڵشاد خزری چالاکوانی مافی مرۆڤ لە ئەڵمانیا لەگەڵماندا بووی. سوپاس بۆ کاتێ بێمەتاندا.